سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵین لە ڤیددیۆی نوێ پێتان نەگەینەوە ئەلبەتە لەسەر داوای زۆربەی قوتابیان و خوێنکاران کە داوایان کرد بۆ ڤیددیۆیەکی نوێ لەسەر ڕێنمایەکان و لەسەر شێوازی گواستنەوە دابەزین بۆتان ئامادە بکەین بە خۆشحاڵیەوە لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا لەم ڤیددیۆدا باسی ڕێنمایەکان و ئەو خاڵانەی کە پێویستە بۆ گواستنەوە و هەروەها بۆ دابەزین بۆتان باسەکەین بە هیوای ئەوەی سوودی لێ ببێنن. بارە سڵاو بەڕێزان طبعاً وەکو خۆتان ئاگادارن کە وەکو پێشتریش باسمان کرد لینکی گواستنەوە دابەزین کراوەتەوە ئەمە لینکەکەمان خەزم کردو بەڵام ئێوە ئەتوانن هەر ڕاستەخۆ بنووسن www.regayzanko.com ئەم پەنجەرێتان بۆ ئەکرێتەوە کەم پەنجەرەیە کرایەوە لە بەشی خوارەوەی ئەم چوار لاکێشەشینەمان هەیە سیستمی گواستنەوە دابەزین ڕێنمایەکانی 2024مان هەیە کە ئەتوانن سوودی لێ ببینن و خشتەی زانکۆکانی هەرێمان هەیە بۆ ئەوی بزانن بەشەکان و وردەکاریەکان چۆنن. لێرە کلیکەکەین ئەم پەنجەرە نوێمان بۆ ئەبێتەوە کە لێرە وشەی بەکارهێنەر و تێپەڕەکە ئەنووسین. ئەوە من لە بەرەوەی خەزم بوو ڕاستەخۆ نووسیم بەڕێستان ئەتوانن خۆتان بینووسن هەر کەسێک بکەینە. هەروەها ئەگەر ئەوەشت نەبوو ئەتوانی بە ڕقەمی ئیمتیحانی داخل ببیت. چونە ژورەوەمان لێدا ئەلێرە ئەم پەنجەرە نوێ بە کامل وردەکاری پێمانەڵێت داواکاری گواستنەوە دەوێ یان داواکاری دابەزینتەوێ ئێمە داواکاری گواستنەوە هەڵەبژێرین کە هەڵمان بژارد ئەم پەنجەرە تازەیە لێمانە پرسێت لە چ بەشێک وەرگیراوی ئەڵێن لە ئێواران لە سنووری سلێمانی لە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان پەیمانگەی تەکنیکی کفری تەکنیکی تاقیگەی پزیشکی ئێمە وەرگیراوین. بۆ چ بەشێک ئەتەوێت لە ئێوارانی هەولێر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر بەشی شیکاری نەخۆشیەکان ئێواران. ئێستاوە هەرچیمان هەڵبژارد شوێنی نیشتە جێبوونەکەت دیارەکەی ئەم بە ڕێزە لە هەولێر دانیشتووە. لێرە هۆکارەکان پێویستە هۆکارێک دیاری بکەین. ئەگەر دەرچوونت بە پلەی بەرزتر باشە و بەرزتر بێ بەڵگەنامەی دەرچوون لە قۆناغی یەکەم کە ئاسی دەرچوونی قوتابێ تێدا نووسرا بێت واتە سمستەری دوو بە یەکەوە کۆپێکەی ئەگەر کارتی زانیاری و کارتی نیشتیمانیشت لەگەڵە دابنەی باشترە. بەڵێ بەڕێزان لە غەیری ئەوە یەشیشتکەمانەیە کە پێوتێت کۆچی دوایی باوەگیان دایک ئەوە ئەگەر دایکیان باوگەشیان وەفاتیان کردبێت لە کاتی خوێندنە واتە قوتابی دایشی یان باوشی لە ساڵانی خوێندن زانکۆ کۆچی دوایی کردبێت چی ئەلێرەدانین لە بەڵگەنامەکە وەفاتنامەکەیان کە بیسەلمێنێ ئەو بەڕێزە لە ئەسنای خوێندنە وەفاتی کردووە. ئەلێرە وەفاتنامەکە بە PDF دانین و ئەو ساڵی کە وەفاتنامەکەی لێ دەرکراوە لێرە ئەینووسین. بەڵێ وا بۆ ئەوەی یەکەمیش کە پلەی باشە یا بەرزتر بوو هەردوو بابەتەکە باڵێن سمیستەری 1 و 2 لەگەڵ کارتی زانیاری و کارتی نیشتیمانی بە PDFێک دانین لێرە و 2025 نووسین چونکە بەرواری دەرچوونی نەتیجەکە. بەڵێ ئەگەر بۆ هاوسەرگیری بوو پێویستە عەقد زەواجەکەت لێرە دابنەی لەگەڵ کارتی نیشتیمانی هەردوو هاوسەرەکە ئەکەیت یەک PDF لێرە دایانیت و ساڵی عەقد زەواجەکە تاریخی عەقد زەواجەکە لێرە ئەنووسین. خوا نەخواستە ئەگەر تەلاق بوو بە هەمان شێوە ئەکەین بە PDF و بە هەمان حاڵەت کارتی نیشتیمانی هەردوو هاوسەرەکە بە کۆپی لێرە بە ڕەسم دایانێن ئەکەین یەک PDF و بەرواری تەلاقەکە ئەنووسین. ئەگەر مناڵبوون بوو ئەوە کارتی نیشتیمانی منداڵ یان بەیان ولادەکەی لەگەڵ کارتی نیشتیمانی دایکەکە ئەیکەین بە PDFێک و زیادەکەین و تاریخی دەرچوونی بەیان ولادەکە یاخود کارتی نیشتیمانی مناڵەکە ئەلێرە ئەنووسین. ئەگەر با بڵێن کوڕکچی شەهید و ئەنفال بوون پژیرێک لە وەزارەتی کاروباری شەهید ئەنفال کراوان دێنین واژۆکەی دەبێ بەلایکەمەوە بەڕێبەری گشتی کردبێتی. بەڵێ ئەو برگانەی دیکە کوڕکچی مامۆسای زانکۆ یان فەرمانبەری سەر بە وەزارەتی خوێندنی باڵا پێویستە پژیرەک بێنن لەو شوێنێکە لێ خوێنن و ساڵانی خزمەتیان نابێت لە 15 ساڵ کەمتر بێت لەگەڵ کارتی نیشتیمانی مامۆستاکە و یان ئەوەی کە فەرمانبەری با بڵێن زانکۆکەیە یان خوێندنی باڵایە.
قوتابی خوێنکار لە خوێنی بەیانیان مافی هەیە بچێتە ئێواران هەمان پسپۆڕی بێ ئەوە چی ئەکات عینەن کارتی دەرچوونی مەرحەلەیەشی دائەنات. راپۆرتی پزیشکی ئەوەیە ئەچی لای دکتۆرێکی بەڕێز راپۆرتێکت بۆ ئەکا لەگەڵ کارتی نیشتیمانی و زائیدەن کارتی زانیاریەکەت هەمویانەکەی بە یەک PDF لە چوس فایل دایانەی و بەرواری تەقریرە طبێ ئەنووسیت. گواستنەوەی قوتابی لە قۆناغی یەکەم با بڵێن بۆ قۆناغی دووەم کە یەکەم بە سیستمی پارالل بەدەر لە ڕێنمایەکانی گواستنەوە بە تەواوی پارەی پارالل دەبێت، یعنی تو هیچ ڕێنماییەک نادگرێتەوە بۆ نەقڵکردن، دێیت ئەم بڕگەیە بەکاردێنی و پێویستیشە کارتی دەرچوون بەڵگەی دەرچوونی هاوپێچکاواتە تۆ لە قۆناغی یەکەم ناجح بوویتە. باشە گواستنەوە لەسەری قۆناغی یەکەم بە سیستمی پارالل بە نوێی پارەی دیاریکراو ئەبێت ئەگەر تۆ هیچ مەرجێکت تیانە بوو ئەو کاتە بە هەمان شێوە لە قۆناغی یەکەم تەواو کردە چوتە قۆناغی دوم لە قۆناغی دومە توێ گواستنەوەکە بکەیت دەبێت بەڵگەی دەرچوونی کۆتا قۆناغی کە دەوێت گواستنی تیا بکە ئایا لە مەرحەلە دووی لە مەرحەلە سێی کە تەواوت کردووە کە هەر دوو سمیستەرەکەت کۆپیەکەی لەگەڵ کارتی نیشتیمانی و کارتی زانیاریەکە ئەیکە بە PDFێک لێرە دایانەی و 2025 ساڵ بژێری کە دەرچوونی کارتەکانتە لە سمیستەری 1 و 2. ئێستا ئەو بە ڕێزەی کە بۆی پڕەکەینەوە دەرچوون بە پلەی باشیان بەرزتر چوس فایلەکەین ئەوە PDFەکەمان لێرە حازر کردووە ئۆکەیەکەین ئەوە هاتێرە ساڵەکەی 2025 کە ئەوەکەمان وەرگرتووە ئێستا هەموو بەشەکانمان پڕ کردەوە پەسەند هەڵە بژێرین کە پەسەندکردنمان هەڵبژارد ببینن دەرچوون بە پلەی باشەیان بەرزتر 2025 بەڵگە نامەکەت ڕەوانە کراوە بەڵێ تێبینی ئەتوانی ڕەشکردنەوەیان هەشتێ بکەیت ئێمە ئێستا گەڕانەوە لێ دەین لەبەرەوەی نامانەوێ بینێرین جارێ بەڵام ئەگە ویسمان بینێرین پێشکەشکردنی فۆرمی داخوازی نامەکە لێ ئەدەین بۆ ئەوەی بتوانین پێشکەشی بکەین. ئێستا دڵنیای لە ڕەتکردنەوەکەت بەڵێ ئەو ئێمە گەڕاینەوە خاڵی سەرەتا بەبێ ئەوەی بینێرین لەبەرەوەی نامانەوە جارێ بینێرین لەبەرەوە تەڵەبێ هێشتا یەکلایی نەکردوێتەوە. بەم شێوازە ئەتوانین ئێمە فۆرمەکەمان پڕ بکەینەوە. خۆشەویستان ئەو ڤیددیۆکەی ئێمە بوو بە هیوای ئەوەی سووتان لێ بینی بێ و پرسیار و تێبینەکانتان لە یوتیوب لە ئینستاگرام بۆمان بنێرن بە خۆشحاڵیەوە مەشاءڵڵا وەڵامتان ئەدەینەوە. هیوامان سەرکەوتنیەوەی خۆشەویستە.